ئەمڕۆ بە شێوازێک نرخی زێر بەرز بووەوە کە لە مێژوودا بۆ یەکەم جارە ئۆنسەی بەو نرخە تۆمار بکرێت. لەلایەکی تریشەوە موچە دەنگی نییە، هەرچەندە بڕیارەکە 120 ملیارەکە ئەمڕۆ نێردراوە بۆ بەغا، بەڵام دەنگیەوە نییە کە موچەی مانگی دەی فەرمانبەران کەی دابەش دەکرێمانەوە چۆن هەواڵێکی دیکەم بۆ هێناوە. سڵاوتان لێبێت. وا دیارە سینگڵەکان دەبێت هەردەستی خۆیان بکەنە سەرین، چونکە زێر بەنیازی دابەزین نییە. ئەمڕۆ بۆ یەکەم جار لە مێژوودا ئۆنسەیەک زێر 4400 دلاری تێپەڕاندوو، مسقالێکی عیار 21 گەیشتە نزیکەی 900,000 دینار. ئەگەرچی ساڵی ڕابردوو هەمان کات زێر تەنیا 560,000 بوو، بەڵام ئێستا بە گرانبوونی 340,000 دینار بۆ هەر مسقالێک. خەونی قەفەسی زێڕین بۆ زۆرێک لە گەنجان و سینگڵان بووە بە مۆتەکە. ئەم بازدانە مێژووی ئەمڕۆی زێر تۆماری کرد با دڵی سینگڵەکان نەبوو، چونکە ئێستا کڕینی تەنیا یەک جوود بازن بودجێی وەزارەتێکی دەوێت. حاڵی موچەش لەو لاوە بوەستێت و هەر باسی مەکەن. هەموو ڕۆژێک وەزارەتی دارایی ڕاگەنراوێک بڵاو دەکاتەوە. ڕۆژێک دەڵێت لیستی موچەمان نارد، ڕۆژێکی تر دەڵێ سبەی 120 ملیارەکە دەنێری. ئەمڕۆ شووتی 120 ملیارەکەمان نارد، بەڵام ئەوەی باسی نەکرا هاتنی موچە بوو. چەند ڕۆژێکی تر مۆمی 2025 دەکوژێتەوە و ساڵی نوێیە، بەڵام ئەمڕۆ 120 ملیارەکەی بانگی دەخرایە سەرژماری وەزارەتی دارایی عێراق. بۆ پێش دەبێت بەغدا لە نزیکترین کات موچەکە بنێرێت. جاوە کوتمان بە ڕۆژمێری زاینی 8 ڕۆژمان ماوە و ماڵاوایی لە 2025 دەکەین. بە حساب و کتابی فەرمانبەرانیش هێشتا مانگی 2 و 3 موچەی ماوە بۆ ساڵی نوێ. یاخوا قەزاوبەڵا ڕوو لە کەس نەکاتەوە تا لەو گۆڕا 2 ملیۆن دۆلار بوو بە قەرەبروت. ئەمە چیرۆکی سووتانی ئەو کارگەیەیە کە شەوی ڕابردوو لە هەولێر سووتا. کارگەکە دەکەوێتە سەر ڕێگای گەزنەی شاری هەولێر کە قەنەفە و کورسی و کەنتۆر و چەند شتێکی دیکەی مۆبیلیاتی تیادا دروست دەکرا و یەک پارچە تەختە بوو. بەڵام درنگانێکی شەوی ڕابردوو ئاگری گرت و بە قسەی ئەحمەتەها کە خاوەنی کارگەکەیە بیناکە بە تەواوەتی بۆتە خۆڵەمێش و زیانی 2 ملیۆن دۆلاریان پێکەوتووە. ئەوەی جێگەداخە لە ماوەی ڕابردوودا دەیان کرێکار و خەڵکی شارەزا چەندین قەنەفە و بابەتی ناوماڵیان تەواو کردبوو، بە هیوا بوون بۆ ساڵی نوێ بیخەنە بازارەوە، بەڵام ئەوەی بۆیان مایەوە تەنیا پاشماوەی سووتانەکەیان. ئەو دیوارانەی ڕۆژانێک باوەشیان بۆ وەزیری ئێسای پەروەردە کردبووەوە ژوورێکی گەرمیان بۆ ڕەخساندبوو، ئێستا لە بەردەم دڵۆپە بارانێکدا خۆیان پێڕاناگیرێت. قوتابخانەی بڵندی بنەڕەتی لە ناوەڕاستی سلێمانی کە دکتۆر ئالان حەمەسەعید ڕۆژانێک تیایدا قوتابی بووە، ئێستا لە دۆخێکدایە هەر کە باران ببارێت پۆلەکانی دەبنە گۆلا و قوتابیانیش بەجلی تەڕەوە دەگەڕێنەوە ماڵەوە. سەقفی قوتابخانەکە بەهۆی نەبوونی بۆری ئاو و کۆربوونیەوە تک تک ئاوی بارانەکە بەسەر سەری قوتابیەکانیدا دەڕێژێت. ئێستا مامۆستا و قوتابیانی قوتابخانەکە چاویان لەوەیە قوتابیەکەی پێشویان کە ئێستا خاوەنی باڵاترین بڕیاری پەروەردەیە بگەڕێتەوە بۆ سەر کورسیە کۆنەکەی و تەنیا جارێک بە چاوی وەزیرێکەوە نا بەڵکو بە چاوی ئەو منداڵی ساڵانێک لەوێ خوێندوێتی سەیری سەقفە کونەکەی قوتابخانەکەیان بکات و چارەسەرێکیان لێ بکات. سەرنجتا ڕادێکەشم بۆ هەواڵێکی دیکە ڕەنگە ڕۆژانە پرسیارێکی زۆر بکەنەوانەی کە بەسەر شەقامەکاندا هاتوچۆ دەکەن، دەڵێن ئەم هەموو ئۆتۆمبیلە چییە دێتە هەرێمی کوردستان خۆجادەوبان نایگرێت، بەڵام ئێستا ئامار بڵاو کراوەتەوە لەم ساڵدا نزیکەی 184,000 ئۆتۆمبیل لە ڕێگەی دەروازە نێودوڵەتی سنووریەکان لە ڕێگەی هەردوو فڕۆکخانەی هەولێر و سلێمانیەوە هاتوونەتە هەرێمی کوردستان کە ئەم ژمارەیە لە چاو ساڵی پارە زیاتر بووە. نەوزاد شێخ کامل بەڕێوەبەری گشتی بازرگانی هەرێم لە بەرنامەیەکی رادیۆی ترافیک کە ئاماژەی بەوە کردووە 183,885 ئۆتۆمبیل تەنیا لە ساڵی 2025 لە ڕێگەی دەروازە نێودوڵەتەکانی ئیبراهیم خەلیل، باشماخ، پەروێزخان، هەروەها حاجیۆمەرانەوە لە ڕێگەی فڕۆکخانەکانی سلێمانی و هەولێرەوە هاتوونەتە هەرێمی کوردستان. لە 932 کۆمپانیا کە هی هاوردەکردنی ئۆتۆمبیل و لە بواری ئۆتۆمبیلا کار دەکەن مۆڵەتی بازرگانیان وەرگرتووە کە ئۆتۆمبیل بهێنن، بەڵام مەرجیش هەیە. ئەوە دیاری کراوەکەەوە ئۆتۆمبیلانە لافاو نەبن و هەروەها یعنی لافاو بەریان نەکەوت بێ نەسووتابن و بڕاوە نەبن، تەنیا ئەو ئۆتۆمبیلانە بۆیان هەیە بێنە هەرێمی کوردستان. هەندێک مۆڵەتیش درراوە بۆ ئۆتۆمبیلی کلاسیک و ئەو مۆدیلانەی تریشکە لە بڕیارەکەدا
هاتووە بۆیە ساڵ بە ساڵ ڕێژەی ئۆتۆمبیل زیادەکە من پێشنیاز دەکەم کە ئەگەر هاتوو هێڵی گواستنەوەی گشتی لە ناو شارەکان تۆکمە نەکرێت دروست نەکرێت ئەوە بەخوا چەند ساڵێکی تر ڕێبەبەر ڕێوار نابێت لەسەر شەقامەکان و بەو ڕێژە زۆرە ئۆتۆمبیل داخلی هەرێمی کوردستان بکرێت. ئەمەواڵەکانی ئەمڕۆ بوو کات شات بۆ هەموو لایەک.